بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. أمد أبواني بر الصلاة وخايف الوردقارتان لبت سرطة بيروزبائي ججني لدايقوني بيغمبر صلى الله عليه وسلم لأيوي برزو همو مسلمانانكم دەستخۆشی لە ڕێکخراوی ئاراستەی دروست و ژیار بۆ سازدانی ئەم دەرفەتە. بەڕێزان، وەک معلومی جەنابتان یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو خوای پەروەردگار وەصفی ئەکا ئەفەرمی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەت و بەزەیی و سۆز و میهرەبانی بۆ هەموو دنیا. بەداخەوە ئەمڕۆ هێرشێکی زۆر خراپ لەسەر کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە، چ لە ڕۆژ هەڵاتەوە چ لە ڕۆژ ئاواوە. سیاسەتی هەندێک خەڵکانی گێل و نەزان و سەر لێ شێوا و گێرە شێوێن وایان کردووە کە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وسیلەی مبارەکی بکەوێتە ژێر پرسیارەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی وەکو کەسایەتی، وەکو سەرکردە، وەکو پەیامبەر، وەکو مرۆڤ ئێستا خەڵک زۆر گومان لەسەر کەسایەتی پێغەمبەر دروست ئەکا. بەداخەوە لێرە و لەوێش خەڵکانێکی کوردی موسڵمان یا با بڵێن بەناو موسڵمان ئەو ئاکارە ناشرینانە دووبارە ئەکەنەوە. من حەزەکەم ئەمڕۆ بە خلافی جارەکانی تر من نامەوێت پێغەمبەر بە ئێوە بناسێنم لە ڕوانگەی ئیمامی زوهری یا ئیبن ئیسحاق یا ئیبن هیشامەوە. نامەوێت بچینە خزمەت صحیحەکەی بوخاری بزانین چۆن باسی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم، یا ئیمامی مسلم چۆن باسی پێغەمبەر ئەکا. نامەوێت بچینە خزمەت ئیمامی طەبەری و ئیبن هیشام و ئەمانە تا ئەمان کە خۆشەویست و شوێنکەوتە و قوتابی مەدرسەکەی پێغەمبەرن صلی الله عليه وسلم ئەمان بڵێن کەسایەتی پێغەمبەر چۆن بووە. نا، من دەمەوێت ئەمڕۆ بڕۆینە خزمەت کۆمەڵی خەڵکی بێگانە، کۆمەڵی خەڵکی بێدین، کۆمەڵی خەڵکی مەسیحی، کۆمەڵی خەڵک کە زۆر دوورن لە شارستانیەتی ئیسلامی و ڕۆحی موسڵمان بوون، کۆمەڵی خەڵک کە ئەسڵەن ئاشنا نین وەکو ئێمە بە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمەوێت لە ڕوانگەی ئەوانەوە ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم بناسین. بەداخەوە داتاشۆکە ئیزناکە حەزمەکە ڕسمی ئەو بەڕێزانە ببینن کە من چەند ساڵە لە خزمەت قورئان و سیرەی پێغەمبەرام صلی الله عليه وسلم، بەڵام لێتان ناشارمەوە زۆر شت لەوان فێر بووم. زۆر شت لەوانەی کە زانا موسڵمانەکان دەرکیان پێ نەکردووە ئەوان دەرکیان پێ کردووە. من بە نمونە ئەمڕۆ تێگەیشتنی سێ کەسایەتی مەسیحی، سێ بیریاری دنیای ڕۆژئاوا، شارستانیەتی ڕۆژئاوا لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ جەنابتان عەرزەکەم پێکەوە ئەچینە خزمەت وتە جوانەکانی ئەمانە. من بۆچی ئەم سێ کەسم هەڵبژاردووە بەڕێزان؟ سێ کەسم هەڵبژاردووە کە یەکێکیان ئەمریکیە، بیریارێکی ئەمریکیە، یەکێکیان بیریارێکی ئوسکۆتلەندیە، یەکێکیان بیریارێکی فەڕەنسیە. ئەم سێ بیریارە لە سێ بیئەی جیاوازە ژیاون، هیچیان لە قوتابخانەکەی ئەوی ترە و حتا متەئەثیر نییە بە شێوازی بیرکردنەوەی ئەو. بۆچی ئەم سێ کەسم هەڵبژاردووە؟ لەبەرەوەی سێ کەسە هەتا مردویشن موسڵمان نەبوون، تا ئێمە بڵێن کەوتوونێتە ژێر کاریگەری عاتیفی بوون بەرامبەر بە کەسایەتی پێغەمبەر و ئیملاعاتی دینیەوە. لەبەرەوە ئەم سێ کەسە هەتا وەفاتیشان کردووە هەر بە مەسیحیەتی خۆیان مردوون و ئیعجاب و سەرسوڕمانیان بە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وای لێ نەکردوون کە موسڵمان بن. کەواتە ئەوەی ئەمڕۆ لە دنیای ڕۆژاوا ئەگوزەرێ لە سوکایەتیکردن بە کەسایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەن هەندێک ڕۆژنامەنووسەوە کە ئەم ڕۆژنامەنووسانە ینی کەمترینشت دەربارەیان بڵین ئەوەی ئەمانە تێنەگەیشتون لە کەسایەتی پێغەمبەر و تەنها بۆ لایەنێکی ڕۆژنامەوانی ئەم سوکایەتی و کاریکاتێرانیان کردو بە پێغەمبەر. ئەگینا ئەگەر هەر بگەڕایەنایەتەوە لای بۆچوونی بیریارەکانی خۆیان پێم وانە بوو ئاوا بیرکەنەوە. یەکێک لەو کەسایەتیانە بەڕێزان کەسایەتیەکی ئەمریکیە، لەوانەیە زۆرتان ناوتان بیست بێ، مایکل هارت. مایکل هارت پیاوێکە لەسەر 100 کەسایەتی مێژوویی نووسیوێتی کتێبێکی پیاوێکە یەکەم گەردون ناسە، عالمێکی فەلەکی ئەمریکیە، دوم پیاوێکە لە هەرە ناودارانی جیهان لە فیزیای تەطبیقیە. ئەم پیاوە لەسەر ئاستی ئەمریکا بیریارە و ئەم پیاوە بۆچوونەکانی زۆر ڕێزیرێ ئەگیرێ. ئەم پیاوە کە کتێبەکەی نووسیوە کتێبی 100 کەسایەتی ناودار لە مێژووە
تەسەوورەکەن یەکەم کەسایەتی ئەم پیاوە کەی نووسیوێ؟ یەکەم کەسایەتی پێغەمبەری نووسیوە، ئەی پێغەمبەرەکەی خۆی کە حەزرەتی مەسیحە. سێم کەسایەتی مەسیحی نووسیوە، ئەی موسا کە پێغەمبەری بەنو ئیسرائیل و جوولەکەیە، چلەم کەسایەتی حەزرەتی موسای نووسیوە. ئەم پیاوە پیاوێکی عیلمانیە، واتە حتا نەکەوتۆتە ژێر کاریگەری ئاینی مەسیحیەتەکەی خۆی شێوە. بۆ چونکە ئەگەر بکەوتایەتە شێر کاریگەری لێکەوتە ئاینەکانی ئاینەکەی خۆیەوە، ئەو کاتە ئەبوایە موسا و عیسا و ئەمانە و پێغەمبەرانی بەنو ئیسرائیل داود و زەکەریا و ئیبراهیم و ئەمانەی بهێنایە. ئەم پیاوە ئەڵێ کە باس لە بۆچوونی خۆی ئەکا بەرامبەر بە پێغەمبەری ئیسلام، ئەڵێ من بۆچی محەممەدم یەکەم کەس هێناوە؟ لە کاتێکا کتێبەکەی ئەرستۆی تایە، ئەفلاتۆنی تایە، بوذای تایە، کۆنفوشیۆسی تایە، هێتلەری تایە. وەکو عەرزم کردم سەرەڕای ئەوانە حەزرەتی مەسیحی تایە، سەرەڕای ئەوانە حەزرەتی موسایشی تایە. ئەم پیاوە تەسەورەکەن کتێبێک کە نزیکەی 570 لاپەڕەیە، نرخی کتێبەکەی بە $15 بۆ 260 ملیۆن ئەمریکی نووسیوە. چونکە ئەو کتێبە مایکل هارت بۆ ئێمەی نەنووسیوە، نە بۆ کوردی نووسیوە، نە بۆ ئەفریقیەکانی نووسیوە، نە بۆ ئاسیاویەکانی، ئەسڵەن بۆ موسڵمانانی نەنووسیوە. تەسەورەکەن بۆچی مایکل هارت ئیستیفزازی سۆزی 260 ملیۆن ئەمریکی ئەکات دژ بەخۆی، 6 ملیۆن جوولەکەی نشینی کە ئەمانە هاونیشتیمانی ئەمریکین. تەسەورەکەن بۆ ئیستیفزازیانەکە کە کەسایەتی محەممەد پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو کەسایەتی یەکەم باسەکە. ئەم پیاوە کە باس لە بۆچوونی خۆیەکە دەربارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، من حەزەکەم دەقی قسەکانی خۆیانتان بۆ نەقڵەکەم بەبێ دەستکاری، بۆ ئەوەی کە من نەتوانم دەستکاری بکەم. طبعا كتابكي كترجمة كلا أبو عربي قال إن اختياري لمحمد ليقود قائمة أكثر أشخاص العالم تأثيرا في البشرية قد يدهش بعض القراء. قال حلب جاردني من بو كسايتي محمد بو أوي كم كسبك كاري قريتين كسايتيا لم يجوي مروفايتيا لو أنا جيسر سلمان ببلاين عندي خوين روا، وقد يعترض عليه البعض لو أنا عندي كزرخنيش لي بقرن، ولكنه كان بلا محمد الرجل الوحيد في التاريخ الذي حقق نجاحا بارزا كسركوتنيكي برشاوي بينيوة في كل من المستوى الديني والدنيوي، كلا هردو آسي ديني ودنيوي محمد سركوتنيكي برشاوي بدسيناوة. قال بوشي مسيح من كسايتي سيما نسيوة، قال شنك حزرتي مسيح لهرب يكيكي كلميكي حزرتي مسيحي ثانية لدواين لاوشوني مسيح نوسراوة إنجيل كان كواتا أويك لإنجيل كان هي مالنية لسر حزرتي مسيح، وإنما حواري كان مسيح يا حتى عندك لوانيك حواريش نبون بون من اللوقا كيك يغني لحواري كان حزرتي مسيح إنجيلي لوقا أو نسيويته، ويا إنجيلي متى يا إنجيلي مرقس يا إنجيل كانيتر، أما أنا حزرتي مسيح نين نسيونته كواتا الله من ناتو أنا كسايتي مسيح وكوي كم كسايتي سير بكم لكاتك من نسراوة كان يا وتاركاني حزرتي مسيح بشاوي خم نبينيوا. داي وديت سر أوي أم بياوا على محمد بوشي يكم كسايتي به على أم بياوا لم يقم هذا الرجل بإحاطة نفسه داخل إطار من الأقوال والصفات الفعلية، ولكنه تفرد مع ما نطق عليه الإخلاص. على أم بياوا كسايتي خوي نكردو بكسايتي كي ناو دارو برشنجدار مقدس به. على نا أم بياوا بنمونا أرواتنا وسيري بيغمبر صلى الله عليه وسلم ما يكرت هارت نمونا دينا توا. قال بنمونا كاتك كركي إبراهيم كركي ماريي قبطي آخر كري بيغمبر صلى الله عليه وسلم. قال كاتي إبراهيم لجيان الله يا أبو خلق وايان زاني كروج جيرا خلق وايان زاني لبر مردنو جيان لابوني عليه لا ينكسفان لموت أحد ولا لحياتهما ولكنهما آيات مانگو خور هیچ کەسێک ناگیرێن، بەڵام ئەمانە دوو بەڵگەن لە بەڵگەکانی دەسەڵاتی خوا. مایکل هارت ئەڵێ ئەگەر محەممەد کەسێکی هەلپەرست بواە ئەیگوت ئەوەی ئێوە قەناعەتتان پێیەتی کە فعلا ئەمانە لەبەر مردنی کوڕەکەی من گیراون، فعلا وایە. ئەڵێ پێغەمبەری خوا ئینکاری کرد کەواتە نەیویست کەسێکی مقدس بێت لەناو هاوڵەکانیە، نەیویست ئیدعای بە شتەیەکی باتیل بکە. ئەفەرمێ ئەم پیاوە گەورەی ئەم پیاوە وابوو بە سەحابەکانی ئەفەرموو حتى لە ئاخری ژیانیا ئەیفەرموو لا تتخذوا قبري وثنا لا تتخذوا قبري عيدا لعن الله اليهود والنصارى الذين اتخذوا قبور أنبيائهم مساجد. كس قبركم نكا بشويني سردانو طارانوا
أي فرمو لعنتي خوال جولكو لمسيحي كان كقبري بيغمبر كان يعني كردو بمعبد وبمزقوت وأشن أيان فرستنو ليانا بارينوا مايكل هارت ألي بويا أم بياوا لو بياوانا نبو بيغمبر صلى الله عليه وسلم لقرآن كي خويا باسي جنيكي جولكا لهمو مجنة مسلمان كان زياتركا قرآن كي محمد صلى الله عليه وسلم زياتر لسيجار ناوي مريم أباك جنيكي جولكي ودايكي حزرتي مسيحة زياتر لناوي خوي ناوي عيسى لقرآن كي خويا توماركا بوشي كاتم كسني مستوى كسيكي عظيم بلن أمريكا كردوتي بو كسايتي خوي نكردو مايكل هارت طلع من بوي محمد معجبم كمحمد نيمستوى لسر أساسي دينكي بيجيكي كملايتي بو خوي دروسكا كاتا نصي قسكي وآله خالكي كمايكل هارت معجبة ببيغمبر صلى الله عليه وسلم أويا على أم بيغمبريكي مسالم بوا بيغمبريك بوا رسالكي بو دنيا بوا رسالكي قورك نبو لناو خلقانيك لناو كوملانيكي ترى كسايتي دوام برزان كسايتي كابرايك اسكتلندية بناي توماس كارلايل لصالي 1995 تا 1881 جياوة ام بياوة ميجونوسا لهمان كاتا رخنگريكي كوملناسا لا سردي فيكتوري لبريطانيا ام بياوة جياوة كتابيكي هي بناوي الابطال وعبادة الابطال واتا جوركان مزنكان وبرستني مزنكان ام بياوة باسي كسايتي 1841 كس اكال ميجوا 1841 كس لبادشاكان لشاعركان لميجونوسكان لسركردو جنگاوركان ام بياوة لناو هميانا اعجابي خوي بو بيغمبر صلى الله عليه وسلم دربره باس لو اكا ام بياوة على او كساني كمن بيان معجبون كيبون او كساني كمن بيان معجبون عليك لو انا كسايتي محمد صلى الله عليه وسلم ولامي مسيحي كان داتا وكا جنب بيغمبر ادن يا قسيان بو حلبستوا توماس ماكلايل على ان الاكاذيب التي اثارتها الحماسه الصادره عن حسن النيه حول هذا الرجل على اودرو دلساني كحماست او حماستي كايما بيمان وايا حسن النيه ايما بو استمان محمد ناشرين كين بو اوي مسيحي كان في معجبنا بن شوني نكون قال اما لا تشين الا انفسنا قال تنها خوماني بناشرين بين تنها خوماني بناشرين ابن كبختار من بو امبيا وكردوا ان جادوا او دفاع لك سايتي بيغمبرك صلى الله عليه وسلم قال من العاري ان يصغي اي انسان متمدن من ابناء هذا الجيل قال عيبه شوريه كسيق للرولكاني أمنة ويا لم سردمايا بجي إلى وهم القائلين بأن دين الإسلام كذب علي جلو بروباغندا قصبي ابن مايا نبقري قال الإسلام آينيكي درويا وأن محمدا لم يكن على حق يا الله محمد لسر حق نبوة كبيامي إسلامي هناوة دواتر علي لقد آن لنا أن نحارب هذه الادعاءات السخيفة المحبطة علي كاتي أوهاتو خومان بقج أو درو دلسانيا بدج او دج من كارياني كبرامبر كسايتي محمد كراوه على كاتي اوهاتو ايما خومان بقجيا بچينوا وايما خومان بدروي بخينوا فالرساله التي دعا اليها هذا النبي على او بيامي ام بيغمبر بانغشي بو كردوا ظلت سراجا منيرا 14 قرنا من الزمان لملايين كثيره من الناس على اما روشن كرويكي باش بو ملايين خلقي بدرجاي 14 سنه رابردو دواتن ام بياوا ابرسي كارلاي لبرسي قال هل من المعقول أن تكون هذه الرسالة التي عاشت عليها هذه الملايين وماتت أكذوبة كاذبة قال كذبا ورأكا أم بيامي كملايين خلق شوين كوتيبون ملايين خلق لسري جيان ملايين خلق لسري مردون كي باور أكا أما تنها درويك به أو خديعة مخادع يا فير إنسان كيف الباز به هل رأيتم رجلا كاذبا يستطيع أن يؤسس دينا ويتعاهده بالنشر بهذه الصورة قال قدروا زنيك تنبيني وفي البازيك تنبيني وبتواني دينك آينك بيانك داب مزليني وبتواني ببشي وازبلاوي كاتو بناو خلقا دوات الخوي ولامي خوي أداتو كارلاين عليه وعلى ذلك كواتا فمن الخطأ أن نعد محمدا رجلا كاذبا متصنعا هلايكي جوريه أجر إما محمد ببياويكي دروزني خواوينا كرني شاني خلقي بدين متضرعا بالحيل والوسائل لغاية أو مطمع يا بلين محمد بناي بردو بو آين وكو أغازيك بكاري هناوة بو جيشتن بآمان جتايبتي كاني خوي وما الرسالة التي أداها إلا الصدق والحق أو بيامي محمد هناي الله بيامي رازقوية بيامي راستية وما كلمته إلا صوت حق صادق
ئەڵێ ئەوەی کە بە محەممەد ئەم پەیامی گەیان و بە محەممەد صوتێکی ڕاست بووە، صوتێکی دروست بووە. وشهاب أضاء العالم أجمع پەیامەکەی محەممەد ئەستێرەیەک بوو دنیای درەوشانەوە. وذلك فضل الله يؤتيه من يشاء. کارڵای لێرە ئاەتێکی قورئان دێنێتەوە ئەڵێ ئەوە فەزلی خوایە داوێتی بەو کەسەی کە خۆی ئێوێ. دواتر ئەڵێ محەممەد ئەگەر بیویستایە کەسایەتی بۆ خۆی دروستکە، ئەگەر بیویستایە خەڵک لە دەوری خۆی کۆکاتەوە، ئەڵێ محەممەد وانە ئەبوو. بۆ ئەڵێ لەقەد انطلقت باسی پەیامەکەی پێغەمبەر ئەکا، ئەڵێ ئەم پەیامەی محەممەد انطلقت من فؤاد ذلك الرجل الكبير النفس. ئەڵێ ئەم پەیامە لە دڵی پیاوێکی دەروون گەورەوە سەرچاوی گرتووە. المملوء رحمة وبرا وحنانا ونورا وحكمة. ئەڵێ لە دڵی کەسێکەوە سەرچاوی گرتووە کە پڕ بووە ئەو دڵە ئەو نەفسە پڕ بووە لە بەزەیی، پڕ بووە لە خۆشەویستی، پڕ بووە لە چاکەکاری، پڕ بووە لە ڕووناکی، پڕ بووە لە ژیری و دانایی. ئەفکارە غەیرە الطەمع الدنیەوی. ئەڵێ ئەم محەممەدە بیر و بۆچوونەکانی علاقەی بە دنیاوە نییە، غەیری طماعی دنیاویە. وأهداف سامية غير طلب الجاه والسلطان. محەممەد کۆمەڵی ئامانجی تری هەبووە جگە لە پلە و پایە و دەستکەوتنێکی دنیاوی. لقد كان منفردا بنفسه العظيمة. ئەڵێ محەممەد پیاوێک بووە تاکە کەس بووە کە خاوەنی ئەو دەروونە گەورەیە بێ. يصدع أمام عينيه سر الوجود. ئەڵێ لەبەر چاوەکانی محەممەدا نهێنی بوون و نهێنی هەموو گردون بروشناي محمد بنيوتي. لهذا جاء صوت هذا الرجل منبعثا من قلب الطبيعة السامية. أيلا بويا دنجي أمبياوا للسروشت جوانو بيخوشكي دنيا وسرشاوي قلتوا. ولهذا كانت الآذان إليه مصغية. هربويا دلكانيش زور قناعتيان بقسكاني أكد وقويان بو أكد لما يقول واعية ودلكان بآقاية وقويان لبيا مكاني أمبياوا أكد. عشان برزان ماكلايل هر دفاع لبيغمبرك هشتا عليه. إن النظرية أو الرأي الذي يقول إن محمدا كان مدعيا للنبوة تعارضها بشدة حقيقة أنه عاش حياته بهذا الأسلوب الرائع والهادئ. عليه كساني عليه محمد لبر طماعي دنيا أما يكردوا يا ادعاء بيغمبرايتي كردوا. عليه أما جيان السادة وساكارة كي محمد ولامي أداته بربرشي أداته في هذا المكان العادي لشوينێکی زۆر سادە. پێغەمبەر لە کوای ادعای ئەم پەیامەی کرد. پێغەمبەری خوا لە جەزیرەی عەرەبی عەرەب چی هەبوو بیدا بە محەممەد تا محەممەد ادعای پێغەمبەرایەتی بکە لە پێناو ئەوەی بەدەستی بێنێ لەناو ئەویایە. ئەم پیاوە ئەڵێ ماکلاین ئەڵێ ئەم محەممەدە لە تەمەنی 40 ساڵیە بانگەشەی بۆ پێغەمبەرایەتی کرد. ئەگەر گەنجێکی دنیاویست وایە ئەبوایە لە سەرەتای گەنجێتیەوە بە شوێن دنیاە بگەڕایە. ئەڵێ بەڵام ئەم پیاوە ژیانێکی سادە و ساکاری هەبووە تا تەمەنی 40 ساڵی خەڵک شتێکی لێ نەبیستەوە. بەعکسەوە مەشهور بووە بە ئەلکەسێکی الصادق الأمین، پیاوێکی ڕازگۆی، پیاوێکی دەستپاک. ئەڵێ هەموو طموحي أم بياوة وقد كان كل طموحه على ما يبدو حتى هذه اللحظة هو أن يحيا حياة شريفة. عليه همو آمانجي محمد تات مني 40 ساڵیشی ئەوە بووە ژیانێکی شەریفانە بەسەر بەرێ، پیاوێکی شوان، پیاوێکی بێکەس، پیاوێک بە شوێن نانی ڕۆژانی خۆیان وێڵ. ئەڵێ محەممەد ئەم پیاوە بووە. ئەڵێ کەواتە هەڵەیە ئێمە بڵێ محەممەد لە پێناو دەستکەوتنی ناوبانگە ئەم کاری کردووە و لە پێناو دەستکەوتنی ناوبانگە ئەم پەیامی هێناوە. دوایی ئەڵێ لقد كان في قلوب العرب جفاء وغلظة. ئەڵێ دڵی عەرەب دڵێکی ڕق بوو، دڵێکی سەخت بوو ئەو زەمانی کە محەممەد هات. وكان من الصعب قيادتهم وتوجيههم. على زور سخت بو كسيك بتواني أمضل الرقانة نرمكا وآراستينكا بلانبر غيري أويك أخلاقي عروبايتي عربشيتي دقي بي وقرتوا، أخلاقي عشيرته بنمالي دقي بي وقرتوا. واستطاع محمد أن يقودهم. على محمد تواني ضليان بقوره، محمد تواني آراستي جيانيان بقوره، محمد تواني شوازي بيركدنويان لدنيا بقوره. استطاع أن يقودهم 23 حجة. 23 ساڵ ئەڵێ ئەم پیاوە توانی وەکو سەرکردەیەکی بێهاوتە لەناو عەرەبا بمێنێتەوە. وهم ملتفون حوله. عەرەب بە دەوری ئەم پیاوەیە ئاوا دەورەیان دابوو. يقاتلون بين يديه ويجاهدون معه. خۆیان بە کوشت ئەدا، شەڕیان لەسەر پەیامەکەی ئەکرد، لەگەڵ ئەم پێغەمبەرە هەڵیانە کرد. دواتر بەراوردێکی بینی محەممەد صلی الله عليه وسلم لەگەڵ مێژوو نووسەکان و لەگەڵ کەڵە پیاوانی أنه لو وضع قيصر بتاجه وصولجانه وسط هؤلاء القوم بدل هذا النبي. قال أجر قيصر الروم چند صلاتي هبو، أجر قيصر الروم لجاتي محمد بوايا بوهموا دا صلاة بوهموا إمكانياتيك هيبو.
قال لجاتي محمد لنا على بابوايا لما استطاع قيصر أن يجبرهم على طاعته كما استطاع هذا النبي في ثوبه المرقع. قال قيصر بهمود صلاتك لي أتواني وكو أم بيغمبرا لجل بينا كلا وكانيا بجل بينا كانيا أو كاري قرية لسر عرب دروس بكاك محمد دروسي قال هكذا تكون العظمة. كارلايت الله أما قوريتيا أمشكو من ديا وهكذا تكون البطولة أما مردايتيا وهكذا تكون العبقرية أما جيرايتي كمحمد كردويتي أما دسكوتا كمحمد كردويتي دواي أو أمبياوا باسي أو هكا على بوشي من معجبا بكسايتي محمد الله والله إني لأحب محمد الله بخوا من محمد مخوشة مسيحية طبعا والله إني أحب محمدا لبراءته الله بخوا من محمد مخوشة لبرباك كي محمد لبراءة طبعه من الرياء والتصنع. أم بياويك الرياباز نبوة بياويك متصنع نبوة بياويك صادق مخلص بولا قلب يامكي لقد كان رجلا مستقل الرأي الله بياويك سربخوب ولا بوشونا كاني خويا لا يعول إلا على نفسه الله تنها بشتي بخوي بس تبو ولا يدعي ما ليس فيه ادعاء شتيكي نأكد كتيايا نبوايا بونمونا اگر کسی بیوتا پیغمبری خوا غیب زانه پیغمبری خوا صلی الله علیه وسلم رد ادعاء اکرد و پیغمبر صلی الله علیه وسلم ای فرمو ولو كنت اعلم الغيب لاستكثرت من الخير وما مسني السوء ای فرمو اگر من علمي غيبا بزانيا بيوسناكا اگر علمي غيبا بزانيا لما لاستكثرت من الخير شاكم زورك ولما مسني السوء وخرابم توشنا ابو كواطال انبياوا متصنع نبو لم يكن متكبرا الله محمد بياويكي خو بزلزال نبو كارلاين الله جاري كان آفرتي كات خزمتي بيغمبر صلى الله عليه وسلم يا بياوي كات خزمتي ببورن بياوكا الارزي لبردن بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبري خوا صلى الله عليه وسلم فرمي يا هذا مه إني لست بملك فرمي كابرا ترسيل الارزي لترسي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي كابرا اقاد لخطبه ولو وصر خود من بادشانين إني ابن امرأة كانت تأكل القديد قلت من كري بي وجنيكم دايكم لحجارية قوشتي وشكا كردو قوشتي وشكا وبي أداب عيما قوشتي وشكا وبو ما نخوار كواطع لهم بياوي متكبر نبوة ولكنه لم يكن ذليلا ألا برام بياوي سرشور وبياوي بيعويسج نبوة بياوي كم نبوة لنا وخلقا فهو قائم في ثوبه المرقع كما أوجده على أنبياء بجلبين كرا وكاني خويوا وكو خوا دروسي كردوا لدواي بيغمبراياتيش أنبياء هربو جلانا وبو يخاطب بقوله الحر المبين على أنبياء بقص فصيح كاني بقص واضح كاني قياصرة الروم وأكاسرة العجم على أنبياء بوجلبين كراوانا وجرأتي أو يهبو نامي أناد بو قيصر كاني روم نامي أناد بو أكاسر كاني عجم يرشدهم إلى ما يجب عليهم لهذه الحياة والحياة الآخرة الله أم بيغمبر أي وسبين مهيان بكا بو أوي كلا دنيا يا بيويستل سريبا وبو أوي خزمت بقيامتي أوان بكا دوات البرزان كارلاين زيادة دفاع لبيغمبرك صلى الله عليه وسلم الله أم بياوا قد كانت كلمة هذا الرجل صوت ينبعث مباشرة من القلب بفطرة نفسها الله دنجي أم بياوا دنجي أكبو لناكي سلوش تباكك يا وهالأطلاء فإن الناس يصغون إليها كما لا يصغون إلى شيء آخر الله حربوا يا خلق أو ني جيان لمبيا وأجد جيان لشتيكي كان أجد وحري بهم أن يفعلوا فكل ما عدا هذا إنما هو بالمقارنة إليه هباء الله حكي شان بو كواجو لمبيا وبقرن شنك أم قصي أمبيا وببراود برامبر بحر اشتكيتر بقيمة بو دوات الأمبيا والزياتر باسي كسايتي بيغمبر أكا قال لقد كان زاهدا متقشفا في مسكنه الله ام پیاوێکی زاهد بوو پیاوێکی دنیا نویست بوو پیاوێک بوو لە شوێنی حەوانەوەی خۆیە ومأكله وملبسه وسائر أموره وأحواله الله پیاوێک بوو هیچی لە دنیا نەبوو فكان طعامه عادة الخبز والماء الله ام پیاوە خواردنی سروشتی ئاو نانی ڕوت بووە وكثيرا ما تتابعت الشهور ولم توقد بداره نار الله چەند ماڵێک بەسەر ئەم پیاوەیە تێپەڕ ئەبوو ئاگر لە ماڵی ئەم پیاوەیە لە هیچ ماڵێک لە ماڵەکانیان نەکراوەتەوە فهل بعد ذلك مكرمة ومفخرة شانازي گەورەیی پیرۆزیەک سەرەڕای ئەمە ئەبێ هەبێ بۆ ئینسان کە ئینسان شانازی پێوە بکە دواتر بەڕێزان ماکلایل هەندێک نمونە لە ژیانی پێغەمبەر باسەکە من بۆیە عەرزتانەکەم من لەم پیاوانە فێر بووم ئەم وردەکاریانی ئەم پیاوانە کە بە چیرۆکی ژیانی پێغەمبەرا ڕۆشتوونەتەوە ئێمە هەندێک جار هەڵوێستەی لەسەر ناکەین باسی چیرۆکەکەی عەبدوڵای کوڕی ئومی مەکتومەکە ئەڵێ ئەم پیاوە محەممەد ئەڵێ جارێکیان لەگەڵ هەندێک لە کەڵە پیاوانی قوڕەیشا دانیشت بوو ئەیویست
خوای گەورە لەسەر دەستی ئەم هیدایەتیان بە ئەڵێ ئەم پیاوێکی نابینا بوو هاتە خزمەت محەممەد ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوەی سەرقاڵ بوو بەکاری دەعوەی سەرانی قوڕەیشەوە حەزی نەئەکرد زۆر گرنگی بدا بەم لە ئێستایە بۆ ئەڵێ چونکە ئەیوت کاتێکی کە من لەگەڵ ئەمدا ئەنیشم بەڵام ئەمانەم دەست ناکەوێ لە هەموو کاتێکە ئەڵێ دواتر خواکەی محەممەد عیتابی لە محەممەد گرت خواکەی محەممەد گلەیی لە محەممەد کرد ئەڵێ دوا ئەوە محەممەد عیتابەکە گلەیەکانی خوا لەسەر محەممەد ئەڵێ محەممەد خۆی ئیعلانی کرد لەسەر خەڵکا ئەڵێ گوتی خوا گلەیی لە هەڵوێستەکەی من کرد لەسەر عەبدوڵڵای کوڕی ئومی مەکتوم ئەڵێ هەر دوای ئەوە ئەم محەممەدە هەر کاتێ ئەم پیاوە نابینایی ببینایە ئەیگوت مەرحەبەن بالذی عاتەبەنی عەلەیه ڕەبی ئەیوو مەرحەبا لەو کەسەی سڵاو لەو کەسەی کە خوا لەسەر ئەو گلەیی لە من کرد ئەڵێ هەر دوای ئەوە محەممەد حەقی نەبوو بەرامبەر ئەم پیاوە ئەم پیاوەی سەرکۆنە نەکرد نەیشکان لەسەرەوەی ئەم پیاوە دڵی شکا لە هەڵوێستێکی محەممەد ئەڵێ بەعەکسەوە ئەم پیاوە نابینایی بۆ دوو جار لە غیابی خۆیە ئەکرد بە ئەمیر لەسەر مەدینە کە خۆی لە مەدینە دەرەچوو عەبدوڵڵای کوڕی ئومی مەکتومی ئەکرد بە ئەمیر لەسەریان ئەڵێ وا ئەگەر بڕۆشتایە بۆ غەزا ئەیوو با عەبدوڵڵای کوڕی ئومی مەکتوم لە جیاتی من نوێشتان بۆ بکە ئەڵێ ئەمە گەورەی محەممەدە ئەگینا محەممەد بۆچی ئەم هەڵوێستە بەرامبەر بە پیاوێکی نابینا ئەنوێنێ دواتر باسی هەڵوێستێکی تری پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم کە ئەم هەڵوێستەیشی دیسانەوە زۆر جوان ماکلایل ئەیدۆزێتەوە ئەڵێ جارێکیان خاتوو عائیشە ژنە خۆشەویستەکەی ژنە گەنجەکەی ژنە جوانەکەی دائەنیشێ لەگەڵیا لێی ئەپرسێ یا بۆ نمونە باس لەوە ئەکا کە کەی خۆشەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خێزانەکانیە ئەڵێ ئەم محەممەدە ئەیتوانی مجامەلەی عائیشە بکا بڵێ تۆم خۆشەوێ خەدیجە خۆ لە حیاتا نەماوە تا دڵی بشکێ خۆ خەدیجە پێی ناخۆش نییە ئەگەر محەممەد بڵێ تۆم خۆشەوێ خۆ کەس ئاگای لەم حیوارەی محەممەد و عائیشە نییە ئەگەر ئێستا بڵێ من تۆم لە هەموو کەس خۆشتر ئەوێ ئەڵێ بەڵام محەممەد نایڵێ بەم شێوازە من قسەکانی ماکلایلتان بۆ نەقڵەکەم ئەڵێ چی ئەڵێ ئینەها لەمەوەدەة غەیر محدودە ئەڵێ ئەمە خۆشەویستیەکی بێسنووری محەممەدە بۆ خێزانی یەکەمی کە خاتوو خەدیجەیە فلم ينس أبدا زوجته السيدة خديجة ئەڵێ ئەم پیاوە هەرگیز لەبیری نەکردووە خاتوو خەدیجەی لەبیر نەکردووە لەبەر کێ ئەڵێ لەبەرەوەی کە خاتوو عائیشە خێزانە خۆشەویستە مناڵەکەیەتی کاتێک کە لێی ئەپرسێ ئەڵێ کێت خۆشەوێ ئەڵێ خەدیجەم خۆشەوێ ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ مع الرسول ئەڵێ هذه الشاب السيدة الشابة الذكية ئەڵێ باشە ئەم ئافرەتە گەنجە زیرەکە جوانە أليست أفضل من خديجة الأرملة العجوز ئەڵێ باشە لە خەدیجە باشتر نییە ئەو بێوەژنەی کە 15 ساڵ لە پێغەمبەر بوو ئەو پیرێژنەی کە خاتوو خەدیجە بوو ئەڵێ ئەم ئافرەتە لەو باشتر نییە ئەڵێ کاتێک کە لێ پرسێ هل تحبني أكثر مما كنت تحبها ئەڵێ کاتی عائیشە ئەپرسێ منت زیاتر خۆشەوێ یا ئەو ويجيبها الرسول الكريم لا والله ئەڵێ ئەم پێغەمبەرە نازدارە پێی ئەڵێ نا والله لا والله فقد آمنت بي حين كذبني الناس ئەڵێ نا والله ئەوم خۆشترەوێ ئەو کاتی ئیمانی بە من هێنا هەموو خەڵک منی بەدرۆزن ئەزانی وإذا كان لي صديق واحد في هذه الدنيا كلها فقد كانت في هذا الصديق ئەڵێ لە هەموو دنیا حاوڵێکم هەبێ حاوڵەکەم خاتوو خەدیجەیە کەواتە ئەڵێ ئەم پیاوە باسی ئەوە ئەکا ئەڵێ محەممەد بۆچی درۆی نەکرد ئەڵێ چی ئەڵێ كان الأسهل عليه أن يصد غواية الشيطان ئەڵێ محەممەد باشتر وابوو دەرگا لە شەیتان دابخا من أن يستسلم لغيرة زوجة شابة ئەڵێ بۆ محەممەد خۆی بەدەستەوە نەدا بۆ غیرەی خێزانە گەنجەکەی محبة وذكية وجميلة ئافرەتێکی جوانی هەڵکەوتووی مثل عائشة الصديقة وەکو خێزانەکەی کە عائشة الصديقة بوو لماذا لم يسمعها معسول الكلام ئەڵێ بۆ پێغەمبەری خوا قسەیەکی شیرینی بە عائشە نەگوت بۆچی دڵی رازی نەکرد بڵێ تۆم لەو زیاتر خۆشەوێ فلم يكن ذلك ليضر أحدا الأخوة أما زياني بو كسنبو حتى روح السيدة خديجة لم تكن لتضر بذلك حتى روح يانتي خاتو خديجة بما ناشاد نأبو بما زرري نأكل ولكن ليس هناك كذب أو بريء أبيض أو بريء عند محمد بلام لله محمد دروي سبي دروي باك وجودينية إن مثل هذه الحوادث الصغيرة من هذا النوع أمجد الردا وبشوكانا لم جود كسانة تظهر لنا الرجل العبقري الكريم أمبيا وجودة زوردانا يمان بي أخو البشرية براي هموم روايتي الذي أنار الطريق خلال 14 قرنا من الزمان كأمبيا وبوماوي شوار دسدا رجيم روايتي روشن كردوتوا الأمين لأمنا المشتركة أمبيا وأمينيك بودايكي حاوبشي همومان كم روايتي أمبيا ودل صوزبوا
کەواتە بەڕێزان ئەمە هەڵوێستی ماکلایلە کە ئەبەم شێوازە کابرایەکی بەریتانی مەسیحی کە بە مەسیحیەتیش مردووە ئاوا باسی کەسایەتی پێغەمبەر و ئاوا هەڵوێستە لەسەر هەڵوێستەکانی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم. کەسایەتی سێیەم بەڕێزان ئەلڤانسۆ دی لامارتی پیاوێکی فەڕەنسیە. ئەم پیاوە فەڕەنسیەکێکە لە سیاسەتمەدارانی فەڕەنسا. ئەم پیاوە هەر پیاوێکی بیریار و ڕۆشنبیر و هۆنەر و ئەدیبێکی مەسیحەکانە فەڕەنسیەکانە ئەدیبێکی ناودارە. ئەم پیاوە دەرچووی قوتابخانە ئینجیلەکانە لە قوتابخانەی یەسوعیەکانە خوێنێتی. ئەم پیاوە ژیانی زۆربەی کەڵە پیاوانی مەسیحیەتی لە مێژووە خوێنێتەوە. هەتا وەکو ساڵی 1851 ئەم پیاوە نائیبی منتیقەی ماکۆن بووە. سیرەیەکی ئەم پیاوە حافیلی هەیە. ئەم پیاوە سیرەیەکی زۆر دەوڵەمەندی هەیە، پیاوێکی زۆر ناودارە لە ناو فەڕەنسیەکانە. ئەم پیاوە سێ پێوەری هەیە بۆ دیاریکردنی کەسایەتی سەرکەوتوو، کەسایەتی نەبەرد، کەسایەتی دلێر. یەکەم عەظەمەت الغایە، ئەڵێ پیاوی گەورە ئەو پیاوەیە کە ئامانجی گەورەی هەبێ. دووەم قلة الوسائل، پیاوی گەورە ئەو کەسەیە کە بە ئامڕازی کەم ئەو ئامانجە گەورانە جێبەجێکە. سێم النتائج المذهلة، پیاوی گەورە ئەوەیە کە ئەو ئامانجە گەورانەی بەو ئامڕازە کەمانە ئەڵێ بتوانێت دەرەنجامی زۆر گەورە بەدەستپێنێ. ئەڵێ محەممەد ئەم سێ صفەتەی تایە کە دێتە سەر یەکەم. ئەڵێ محەممەد خوای پەروەردگار پێی ئەڵێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین. ئاەتەکە ئەهێنێ لامارتین. ئەڵێ محەممەد خواکەی پێی ئەڵێ ئەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین. ئەڵێ الآن لامارتین ئەڵێ الآن لم يعد هناك سؤال عن السلالة. ئەڵێ لەژێر ڕۆشنایی ئەم دەقەی کە خواکەی محەممەد بە محەممەدی ئەڵێ ئێستا کەس دەربارەی ڕەشەڵەکی کەس ناپرسێ، ولا الأمة دەربارەی نەتەوەی کەس ناپرسێ، ولا الشعب المختار کەس دەربارەی گەلێکی هەڵبژێرا و لە مەودووە پرسیار ناکە. ئەو عن ذڕیەتی ئیبراهیم کەس دەربارەی نەوەکانی ئیبراهیم پرسیار ناکە، ئەو ذڕیەتی داود نەوەکانی داود، ئەو عن طبقة النبلاء عند الهندوس یان دەربارەی چینی دەرەبەگەکانی لای هندۆسەکان یا جوولەکەکان یا لە لای عەوامەکان ئەو العەرب یا لە لای عەرەبەکان ئەو العەجەم یا لە لای عەجەمەکان یا لای فارسەکان یا لای تورکەکان یا لای تاجیکەکان یا لای ئەوروپیەکان یا لای ئاسیاویەکان یا لای سپی پێستەکان یا لای ڕەنگا و ڕەنگەکان یا لای ڕەشەکان یا لای ئاریەکان یا لای سامیەکان یا لای مەغۆلیەکان یا لای ئەفریقیەکان یا لای ئەمریکیەکان یا لای ئوستورێلیەکان یا لای بۆڵۆنزیەکان وتنطبق المبادئ على كل الرجال. على أم آياتي محمد هناي بنما كاني آينكي بسر همو بياوانا جيبجي أبي والمخلوقات مسؤولة دينية بالاستثناء كواذا همو بربون ولكان لجير ساي أم دقيق آينكي محمد بربرسيارن ببي هلاويردني كس همو إنسانك بربرسيارة لجير أم دقيق محمد خوابي الله وما أرسلناك إلا رحمة للعالمين. دوات البرزان لا مارتين مقارني أمي محمد أكا بكير بكسايتي بيغمبركي خوي كمسيحة. قال إن سلف محمد المبشر يا المباشر قال بيغمبري الراس خوي بيش محمد كباس عيسى أكا نصح تابعيه قائلا قال عيسى بيغمبري بيش محمد راس خو قال شي بشون كوتكاني خوي أيقود لا تعطوا القدس للكلاب. أيقود قدس ندنا دصقا كان قال المسيح لقال كيبو لقال غيري جولك كاني بو قال غيري جولك كاني بصقنا وبردوا مسيح قال والله محمد رحمت وابوها مو عالم محمد ناغي خلقي بصقنا بردوا قال مسيح بمشي وازة تعاملي لقال خلاء مخالفة كاني خويا كردوا دواتر قال إن كتاب الإنجيل أجمعوا قال همونو سركاني إنجيل كوكن لسن أوي أن المسيح عاش على المبادئ التي وعظ بها ودعا إليها. حزرتي مسيح خوي لسن أو بنما نجيا كبانغشي بو أكر ودعوي بو أكر. قال بلام روينا داور روجك مسيح ولم يعظ أو يدعو شخصا واحدا غير يهودي في حياته. قال بلام مسيح روجك للروجان نلي بين داوى نلي بيستراوى كغير جولكي بانكر دبي بو بيامكي خوي كبيستبيتي أمر رحمة بغير جولكي يكبا في الواقع. قال بداخوة لراستي دا لقد رفض بإزدراء. قال مسيح زور بسوكايتيوا رفضي أويكر تشبكا قال رفض بإزدراء امرأة غير يهودية جاءت تلتمس شفاء ابنتها على يديه. قال ومسيح زور بناشيريني وڵامی ئافرەتێکی دایەوە کە غەیری جوولەکە بوو هاتبوو داوای ئەوەی لێ ئەکرد کە دوعای بۆ بکە خوا مناڵەکەی شیفا بە یا کە مەسیح خۆی شیفای مناڵەکەی بە. ئەڵێ
ئەم ئافرەتە لەبەرەوەی کە جوولەکە نەبوو حەزرەتی مەسیح هیچ ئیحتیمامێکی پێ نەدا و دوعای بۆ نەکرد. ئەڵێ بگەڕێنەوە سەر ئینجیلی مەرقس لە ئیسحاقی 7 و 6 سەیری چیرۆکی ئەو ئافرەتە بکەن بزانن هەڵوێستی یەسوع یا هەڵوێستی مەسیح چۆن بووە بەرامبەر بەو ئافرەتە. دواتر بەڕێزان لامارتین مقارنەی بینی پێغەمبەر و غەیری پێغەمبەر ئەکا. ئەڵێ ما من ئینسانی مثله قەط نەشەت. ئەڵێ هیچ پیاوێک نەبووە لە غەیری ئەم پیاوە ئیرادیەن ولا إراديا مبستي بو بيا مبستي نبو بيا الله هدفا أكثر نبلا من ذلك الهدف هيش بياويك نبو بمبست يا ببي مبست آمان جيكي لا آمان جي أمبيا وبالاتر هبو بيا طالما أنه كان فوق طاقة البشر لكاتك آمان جكاني أمبيا لسرود صلاة مروفكان وبون ألا وهو ألا آمان جبالاكاني أمبيا وشيبون هدم الخرافات المتوضعة عائقا بين المخلوق والخالق. الله أمبيا وهات بو أوي همو أو خرافات أفسانة وهالبستراواني كلبيني خوا وخلقا دروس ببون أمبيا وهات بو أوي أو خرافات أنا تيك بشكينة وإعادة الله إلى الإنسان. الله أمبيا وهات بو أوي خوا بو مروفايتي بقريتوا وإعادة الإنسان إلى الله مروفايتي بو خوا بقريتوا. أمبيا وهات بتيشكان أمبيا وهات خرافين هيش أمبيا وهات قلتي كس مقدسني غير إخوانا به بس خوا خالقة ما سواي خوا هميان مخلوقا. على أمبيا وتواني خوايتي خوا جاري كتير بمروفايتي بناسينيتوا ومروفايتي جاري كتير بخواي قورة بناسينيتوا. وإعادة تأسيس الفكرة العقلانية والمقدسة اللاهوتية في خضم فوضى الآلهة المادية المشوهة. على أمبيا وهات جاري كتير خوا عيني بشوازك عقلاني بشوازك مقدس جارێکی کە ناساندەوە بە خەڵک لەو فەوضا و بێسەروبەری ئاینیەی کە لە سەردەمی ئەو پیاوە و لە بیئەی ئەو پیاوەیە هەبوو. دواتر ئەم پیاوە دوای ئەوەی کە باسی ئامانجە باڵاکەی محەممەد ئەکا کە ئەڵێمە یەکێکە لەو معیارانی کە محەممەدی پێ هەڵەسەرگێنرێ کە ئەم پیاوە پیاوێکی عەظیم بوو و ئامانجی خزمەتکردنی هەموو دنیا بوو بە خلافی خەڵکانی پێشخۆیەوە. دوای دێتە سەر معیار پێوەری دووەم بۆ کەسایەتی محەممەد. ئەڵێ پێوەری دووەم بۆ سەرکەوتن و بەرزی کەسایەتی ئەم پیاوە کەمی ئامرازەکانی دەوری بوو. ئەڵێ ئەم پیاوە بۆ ماوەی 13 ساڵ لە مەککەیە گەلەکەی خۆی پشتیان تێکرد. بۆ ماوەی 13 ساڵ لە مەککەیە قەومەکەی خۆی باوەڕیان پێ نەهێنا. ئەم پیاوە لە 13 ساڵی مەککەیە لە غەیری کوشتن و لە غەیری بڕین و لە غەیری ڕاوەدونان و لە غەیری دەرکردن و لە غەیری هەموو ئەو بەسەر هاتە ناڕەحەتانی کە بەسەر ئەم پیاوە هات. ئەڵێ ئەم پیاوە شتێکی لە قەومەکەی نەپێچایەوە. دواتر کە باسی ئەم پیاوە ئەکا ئەبەم شێوازە وێنای ژیانی ئەم پیاوە ئەکا. ئەڵێ قارن هذا الطفل الفقير اليتيم الأبوين. ئەڵێ سەیری ئەم مناڵە هەژارە بێ باوک و دایکە بکە. العربي ئەم پیاوە عەرەبە. ئەڵێ ئەم پیاوە بەراورد کە بەکێ ببعض الشخصيات الدينية العظيمة التي سبقت. ئەڵێ ئەم پیاوە بەراورد کە بە پیاوە ئاینەکانی پێش خۆی. ولا بد أن تعجب على ما كان يخبئ له القدر. على بيو سير أوي كقدر بو أمبياوي بنهان كردبو نهيني كردبو بيو سيرة. على أمبياوا مقارنة بكبكة مقارنة كبإبراهيم. إبراهيم كي برزان إبراهيم باوكي بيغمبراني بنو إسرائيل. أمبياوا خوي مسيحية وبنو إسرائيلية. أمبياوا خوي إيماني بيسوع حي وكو بيغمبر. على مقارنة محمد كبإبراهيم. على إبراهيم كري پیاوێک بوو لە دارتاشە ناودارەکانی قەومەکەی خۆی. ئەڵێ لەبەرەو ئەم پیاوە بێ ئیمکانیەت نەبوو بێ باوک و دایک نەبوو. ئیبراهیم باوکی بازرگانێکی گەورە بوو باوکی دارتاشێکی بەناوبانگ بوو لە ناو خەڵکە بنەماڵێکی ناودار بوون. ئەڵێ لەبەرەوە محەممەد ئیسفادی لەم پیاوە کردووە. ئەڵێ ئەم پیاوە مقارنە بکە بە عیسا. ئەڵێ عیسا ڕاستە لە تەبەقەیەکی ئۆرستۆقراتی لەدایک نەبووە ڕاستە بنەماڵەکەی عیسا ناودار نەبوون. ئەڵێ بەڵام عیسا پیاوێک بوو ئیمکانیاتی هەبوو. ئەڵێ مقارنەی ئەم پیاوە کە بە موسا. ئەڵێ موسا لە ماڵی فیرعەونا گەورە بوو کە موسا هەتا بووش بە پێغەمبەر کەس جورئەتی نەکرد پێی بڵێ پشتی شاو برۆیە. کەواتە موسا ئیسفادەی کرد لە کەسایەتی و گەورەبوونی لە بنەماڵێکی ناوداری وەکو خانەوادەکەی فیرعەونا لە کۆشکەکانی فیرعەونا. ئەڵێ بەڵام محەممەد لە کێ بەهرەمەند بوو؟ محەممەد لە شوانەکەی بەهرەمەند بوو. محەممەد لە نەدارەکەی باپیری بەهرەمەند بوو. محەممەد لە هەتیوێکەی بەهرەمەند بوو. محەممەد لە چی بەهرەمەند بوو؟ لەبەرەوە ئەم پیاوە ئەڵێ محەممەد کەسێکی زۆر بێ ئەمکانیات بوو کەسێکی زۆر بێ ئامراز بوو بۆ ئەوەی بگا بە ئامانجەکانی خۆی. ئەڵێ محەممەد هیچی نەبوو. دواتر باسی بایاوەردی ئەو ئەکا لەگەڵ عیسا. ئەڵێ عیسا ڕاستە مەشهورە بە النەجار ئیبن النەجار واتە دارتاشی کوڕی دارتاش. ئەڵێ إلا أنه ئەڵێ بەڵام عیسا كان لديه إمكانيات مادية وتعليمية جيدة. ئەڵێ عیسا ئیمکانیاتی مادوی خوێندەواریەکی باشی هەبوو. إن بطرس وفيلس وأندوراس
تركوا جميعا أعماله وتبعوه ليكونوا رهن إشارته وطوع أمره. باسي حواري كاني أكا عليه بطرسو فيليبسو أندوراس عليه هميان وازيان لكاركاني خوان هنا شو المسيح كوتن بو أوي لا آماجي مسيحا يعني مسيح شان بيولا بيكن ليس لأنه كانت هناك أي هالة فوق رأسه لبر نبوك تاجك يا لبر نبوك شتيك بسري مسيحا وبوك جي إعجاب به. لم يكن هناك شيء هكذا هيك شتيك نبو لك سايتي مسيحا كجي إعجاب به. قال برامبوش المسيح كوتن قال بسبب ملابسه السمينة وعطاياه الكثيرة. قال لبروي مسيح جليكي جوانو بوشتو برداخ بو هميشا بوني خوشي لأهات لبروي باريس وردا بشون كوتو كاني مسيح. قال اوان بويا بون بحواري مسيح بويا كوت نجير كاريغري كسايتي مسيح لقد كان بإمكانه أن يطلب لنفسه ولأتباعه قصورا في القدس. قال عيسى مسيح قال ايتواني داوي كوشكو تلار كالا قدسا في ذروة العيد لقرمي ججنا ايتواني داوا بكا شن بدي لبا أتباع كاني خوي وأن يطالب بتجهيز الولائم السخية ايتواني خواني رازاوو سفري آودان بو أتباع كاني خوي برازين يتوا. وكان بإمكانك أن تسمعه يوبخ اليهود الماديين. قال أتواني جود لي بي جود لك سكاني مسيح بي أو كاتي كسر زنشتي يهود مادي كاني أكد. قال باسي تشيلوغي كلا إنجيل يوحنا يا هاتوا قال كاتك يو حواري كاني مسيح يعني بيني لدريايا قالوا يا معلم متى صرت هنا وتيان أي معلم بحزتي مسيح يعني وتيان ما مستا لكي وليري. أجابهم يسوع وقال على مسيح كوالله ميدانا وقتي الحق أقول لكم على قتي راستان بيبلم أنتم تطلبونني ليس لأنكم رأيتم آياتي. قال إيوه بويا شون كوتون شون كوتي من كوتون بويا بدوا ما هاتون لبر أو نبوة إيوه بلغ كاني بيغمبر آياتي من تان بدلا بل لأنكم أكلتم الخبز فشبعتم. قال نا لبروي تيرم كردون لبروي نان تانا دمي. قال إنجيل يوحنا بقرروا إصحاحي 6 مقطعي 25 و 26. قال يوحنا إنجيل يوحنا خوي واقله كواتا واني شون كوتي مسيح بون لبر أو نبو كمسيح وكو بيغمبر أبيننا. قال لبر أبو مسيح باري بي أدان ناني بي أدان دعاء ديت سرك سايتي محمد. قال أما محمد عليه السلام قال بلا محمد سلامي لسر فلم يكن يملك أي خبز أو لحم ليقدمه. قال محمد نناني هبو نآوي هبو نقوشتي هبو بداب خلق ولا مسكرات. قال محمد عرق مشروبي شي نبو بداب خلق من أي نوع لا في هذا العالم ولا في العالم الآخر. قال نلم دنيايا نلو دنياش محمد هيك نبو بداب أتباع كاني خوي يادل يعني بيخوشكا وتيوتي ولا قيامت أسنو بردسي خوا محاسبة أنا من ناتوان هيك بو كسب كم. قال بو فاطمة شي خوي نكردوا بو كسن زيك قال محمد وعدي هيك بكسنا داوا نبو دنيا نبو قيامت قبل من بوتانا كم وإنما وتيوتي خوايك. قال محمد أوي كتوانيتي بو خلقي بكا أوي خلق بخوا بقينه وخلق والي بكا خوالي عن رازي به. دوات الله مارتين الله ما من إنسان مثله قط. الله هيك كسيك نبوة هيك مروفيك وك أمبيا ونبوة وبوسائل ضعيفة للغاية بكومالك أمرازي زور لاواس قام بعمل لا يتناسب إطلاقا مع قدرة القوى الإنسانية. الله أمبيا وكاريكي كردوا هرگيز براورد ناكره أمبيا أوي لبردس يا أبوه هرگيز براورد ناكره بوي كأنجامي داوا بو مروفايتي. قال إذ لم يكن يملك وسيلة تساعده فيه إلا ذاته. هيج أمرازك نبو هاوكاري أمبيا وبغير شخص خوي نبي سواء في المفهوم الفلسفي أو في تحقيق مثل هذا المصير العظيم. قال نلا شواز فلسفي كي أينكي محمدا ونلا بدسهناني أمشار نوس زور قوريا. وكذلك لم تساعده سوى حفنة من البدائيين على ناصية الصحراء. قال كومالي خلقي زور بدائي كومالي خلقي زور دس بي اس بي كومالي خلقي زور عشاير. قال محمد تواني شارنوسي مروفايتي بم مشتكسه بقوره بم خلقه زور كما محمد تواني ميجوي مروفايتي بقوره. دواتر برزان لا مارتين يتسر بيوري سيم او امانجاني كمحمد بيكاوني وثمانية كم باسي عظمي اكا عليه باسي محمد امانجكاني تشيبوا دوم باسي قلي وسائلك سيم باسي برهمي ماندوبوني محمد اكا عليه محمد شي بيكا محمد شي كرت چه امانجكي بدسينا شي بو مروفايتي كرت. قال رجل واحد في مقابل جميع الرجال إلى 24,000 تابع. قال يك بياو برانبر هزاران بياو
ئەم پیاوە دوای 23 ساڵ بوو بە 24,000 شوێن کەوتە باسی حەجەت الوداعی تیاکە. فكم عدد الذين خلفهم من الرجال والنساء والأطفال كلهم مؤمنون. الله أم پیاوە چەند هەزار کەسی لە دوای وەفاتی خۆی بەجێهێشت کە هەمویان ئیمانی تیاشان دەبوون. دواتر ئەم پیاوە ئەڵێ باسی وەفاتەکەی ئەکا، ئەڵێ پیاوێک زۆر بە کۆچی دوایی ئەم پیاوە متەئەسیر بوو، باسی کەسایەتی عومەر ئەکا، ئەڵێ ئەم پیاوە ئەگریا، ئەڵێ ئەم پیاوە شینی ئەکرد، ئەڵێ ئەم پیاوە باوەڕی نەئەکرد محەممەد بەجێیان بێڵێ، ئەڵێ ئەم پیاوە هاواری ئەکرد ئەیگوت هەر کەسێک بڵێ محەممەد مردووە من زمانی ئەبڕم. محەممەد چۆ بۆ موعیدێکی خوا وەکو چۆن موسا چوو بۆ حضوری خوای پەروەردگار، محەممەد چۆ بۆ حضوری خوا، دواتر محەممەد دێتەوە. دوایی لامارتین ئەڵێ چی؟ لامارتين عليه هل كان يستطيع ذلك الرجل الذي أصبح فيما بعد الخليفة الثاني للإسلام؟ عليه أمبياوا تصور أكن أمبياوي كدوايبو بخليفي دومي مسلمانان، عليه تصور أكن أمبياوا بيلي لوكر دبيتوا أنه بعد 1400 عام لدواي 1400 صال سيصل عدد أتباع محمد إلى مليار. عليه تصور أكن أمبياوا كدوايبو بخليفي دومي مسلمانان بینی لەوە کردبێتەوە یا بە خەیاڵ یا عاتبێ دوای 14 سەدە شوێن کەوتەی پەیامەکەی محەممەد ئەگاتە هەزار مرۆڤ، ئەگاتە 1000 ملیۆن عەفو مرۆڤ، ئەگاتە 1 ملیار ئینسان لە یەک سەردەما. هل كان يمكنه أن يتخيل أن دين هذا النبي سيكون أسرع الأديان نموا في العالم؟ ئەڵێ بڵێ ئەم پیاوە تەسەووری ئەوەی کردبێ کە ئاینی پێغەمبەرەکەی ئەم ئەبێ بە یەکێک لەو ئاینانەی کە زۆرترین گەشەی هەیە لە دنیاە بەڕێزان. دواتر لامارتین ئەڵێ دینی محەممەد 600 ساڵ دوای دینی عیسا هاتەبوون. ئەڵێ بەڵام ئێستا ئەتباعی محەممەد، ئەڵێ من ناڵێم ئەتباعی ئەو کەسانی کە ئیدعای مەسیحیەت ئەکەن، ئەڵێ بانگ باسی ئەو کەسانە ئەکەم کە مەسیحی حەقیقین و هەڵگری پەیامەکەی یەسوعن. ئەڵێ ئەتباعی محەممەد ئێستا لە ئەتباعی هەموو ئاینەکانی کە زۆرترن، ئەڵێ چونکە ئەوانی کە ئەڵێن ئێمە مسلمانین بەڕاست مسلمانن، وەک ئێمە نین کە ئێمە ئەڵین مەسیحین تەنها بەناو مەسیحین. ئەڵێ ئەتباعی محەممەد لە ئەتباعی مەسیح زۆرترن. دواتر لامارتین لە کۆتایی قسەکانی ئەڵێ چی؟ ئەڵێ ما من إنسان استطاع إنجاز ثورة حققت مثل هذا الانتشار الواسع في العالم ودامت كل هذا الزمن. ئەڵێ کەس نەیتوانی وە ئەم شۆڕشە بکە لە ماوەیەکی ئاوا کەمە ئەم ئینجازە گەورەیی تیا کرابێ. ئەڵێ دوای ئەوەی کە محەممەد تەبشیری کرد بە دینی خۆی، ئەڵێ دینی محەممەد توانی هەر سێ ناوچەکەی دەوری جەزیرەی عەرەب کۆنتڕۆڵ بکە، توانی بە یەکتاپەرستی خوای پەروەردگار منطقەی فارس، منطقەی خوراسان، منطقەی تورکستان، منطقەی ئۆزباکستان، منطقەی ماوەراء النەهر، هەندی غەربی، سووریا، میسر، ئەثیوپیا، هەموو ئەو قاڕەیە کە معروفە بە ئەفریقیای شیمالی، چەند جەزیرەیەکی بەحری متەوەسیط، ئیسپانیا و هەندێک لە ناوچەکانی فەڕەنسا. ئەڵێ کەس تەسەووری ناکرد ئاینەکەی محەممەد بگاتە ئەم هەموو شوێنانە. ئەڵێ کەواتە گەورەی ئامانج، کەواتە کەمی ئامراز، کەواتە بەدەستهێنانی ئامانجێکی گەورە. ئەم سێ معیارە گەورەیە ئەڵێ وای لێ کردم کە من زۆر معجەب بم بە محەممەد. ئەڵێ کێ هەیە لە محەممەد گەورەتر بێ؟ کێ هەیە بەقەر محەممەد وجودی هەبێ؟ دواتر بەڕێزان باسی هەندێک صفاتی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم. باسی ئەو ئەکا ئەڵێ ئێمە زۆر کات بە شانازیەوە باسی ئەو ئەکەین مەسیح کاتێک کە لە خاچ درا، ئەڵێ کاتێک کە مەسیح لەسەر خاچەکەی بوو، ئەم قسەیە زۆر لە مەسیح گێڕینەوە ئێمە. ئەڵێ پێی گوت هاواری کرد، مەسیح دەستی بەس کردەوە بۆ ئاسمان، گوتی ئەبەتا، گوتی باوکە. وەلای ئەوان مەسیح کوڕی خوایە، داوا لە خوا ئەکا، ئەڵێ گوتی ئەبەتا اغفر لهم، ئەڵێ گوتی باوکە لەمانە خۆش بکە من لە خاچە دەم، لأنهم لا يعلمون ماذا يفعلون. ئەڵێ چونکە ئەمانە نازانن چی ئەکەن. ئەڵێ ئەمە لە ئینجیلی لۆقایە تۆمار کراوە. لامارتین ئەڵێ من چوومەتە سەر ئینجیلی مەتا، چوومەتەوە سەر ئینجیلی مرقس، چوومەتەوە سەر ئینجیلی یۆحەنا. ئەڵێ کە ئەم سیانە حەواریەکانی مەسیحن، لۆقا حەواری مەسیح نییە. ئەڵێ لە هیچ ئینجیلێکە ئەم قسەی مەسیح تۆمار نەکراوە کە ئێمە بە خەڵکی فرۆشینەوە کە مەسیح پێغەمبەری بەزەیی بۆ خەڵک. ئەڵێ لۆقا نووسیوێتەوە. ئەڵێ لە هەموو ئینجیلە معتەبەدەکانیش ئەم نەسە نییە. ئەڵێ کە ئەشتیتەوە بە شوێن حەقیقەتە تاریخیەکەیە بۆ دەرەکەوێت کە مەسیح ئەم قسەی نەگوتووە وئینەما ئەم قسەیە خزیێنراوەتە ناو ئینجیلەوە. مەسیح وای نەگوتووە کە لە خاچ دراوە، نەیگوتووە ئەبەتاه اغفر للذین یفعلون هذا، نەیگوتووە خوایە لەمانە خۆش بە. ئەڵێ بەڵام محەممەد کاتێکە بەراوردی ئەم پیاوە ئەکەی بە محەممەد، ئەم پیاوە 10,000 چەکداری یەکی لە دەور بوو کە چوو فەتحی مەکەی کرد،
کام مەکە ئەو مەکەی 16 ساڵ تاڵاویان کرد بە قورگی محەممەد و ئەسحابی محەممەدا ئەو مەکەی پێغەمبەریان شار بەدەر کرد ئەو مەکەی کە مامیان کوشت ئەو مەکەی کە هەموو دڵسۆزەکانی پێغەمبەر بەدەستی ئەمان لە ناوچوون ئەڵێ بیهێنەرە پێش چاوی خۆت ئەم پیاوە بە 10,000 سەربازەوە کار ڕوا فەتحی مەککە ئەکا ئەڵێ بە خەڵکی مەککە ئەڵێ تەسەورەکەن چیتان لێ بکەم تەسەورەکەن چیتان پێ بکەم ئەڵێ خەڵکی مەککە گوتیان تۆ برایەکی بەڕێز و هەمیشە برازایەکی بەڕێز بووی ئەڵێ ئەم محەممەدە گوتی اذهبوا فأنتم الطلقاء گوتی بڕۆن ئێوە ئازادن لەبەرخوا ئەڵێ محەممەد انتقامی لە کەس نەکردەوە لە بەرەوەی کە دژی وەستاونەتەوە یا کاتی خۆی دژایەتی پەیامەکەیان کردووە ئەڵێ ئەگەر مەسیح وایشی گوتی بێ ئەڵێ گەورەی ئەوە نییە تۆ ئەو کاتی لە خاچت ئەدەن داوای بەزەی بکەی بۆ خەڵک گەورەی ئەوەیە ئەو کاتی دەسەڵاتت هەیە بەزەیت بە خەڵکا بێتەوە ئەڵێ مەسیح ئەگەر وایشی گوتی بێ ئەم موقفە بۆ مەسیح موقفێکی گەورە نییە ئەڵێ بەڵام موقفی محەممەد زۆر گەورە دێتە پێشاو چونکە ئەیتوانی بە 10,000 سەربازەوە ئەوەی نەشێ بە ئەهلی مەککەی بکە ئەڵێ بەڵام ئەم پیاوە زۆر گەورە بوو ئەم پیاوە زۆر بە هەڵوێست بوو کە گوتی بڕۆن ئازاد بن من هیچم لە ئێوە نییە و هیچم لەگەڵتانە نییە باشە کەواتە لامارتین پێم وایە کاتی بابەتەکەی من هاتە کۆتایی قسەکانی لامارتین زۆرن و زۆر جێی ئیعجابن بەڕێزان لامارتین لە وەصفی پێغەمبەرە لە آخر بابەتە کە عرضتانەکەم لە وەصفی پێغەمبەرە ئەڵێ إن فكرة وحدانية الله التي أعلنها ونادى بها ودعا وسط الناس إليها ئەڵێ ئەو فکرەی یەکتاپەرستیەی کە محەممەد بانگی بۆ کرد لە بینی هەموو ئەو نەزرە ئاینیە شێوێنراوانەی کە هەبوون ئەڵێ محەممەد توانی معجزەیەکی گەورە بەمە بەدەستبێنێ چونکە ئاعتقادەکەی محەممەد هەموو ئاعتقادەکانی تری وەلانە بەڕێزان من ئیکتیفاکەم بەونە ئەوەی ویستم عرضتان کەم لەم ئێوارە کۆڕیاتەن ها ئەو نەبوو بەڕێزان ئەم پەیامە بگا ئاها خەڵک چۆن پێغەمبەری خوا ئەناسێ ئەمە مەسیحەکانی دنیان ئەمە بیریارەکانی دنیای ڕۆژ ئاوان ئەوان ئاوا دراسی سیرەی پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم و ئەوان ئاوا لە کەسایەتی پێغەمبەر ئەڕوانن ئێستا خەڵکێک هەیە بەناو مسلمان بەناو شوێنکەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەداخەوە زۆر نەزانانە باز لە کەسایەتی پێغەمبەر ئەکا بەڵام ئێمە هیوامان وایە ئەو دەعوانە هیوامان وایە ئەو خەڵکانە بە منطقی عەقڵ لە کەسایەتی پێغەمبەر بڕوانن و لە کەسایەتی پێغەمبەر بیر بکەنەوە بەڕێزان ئەمڕۆ بانگەشەیەک هەیە قسە لەسەر ئەوە ئەکا طبعا یەکێک لە قسەکانی لامارتین ئەوەیە کە بەداخەوە فریان نەکەوتم عرستان کەم ئەڵێ خەڵک باس لەواکە کە ئیسلام بە شمشێر بڵاو بۆتەوە ئەڵێ محەممەد 16 ساڵ لە مەککەیە تەعزیبە درا دینەکەی محەممەد ڕێگەی نەئەدا دەستکاتەوە لە کەس ئەڵێ دوای ئەوەش کە چووە مەدینە تا 2 ساڵ خواکەی محەممەد ڕێگەی نەئەدا محەممەد دەستکاتەوە لە کەس ئەڵێ دوای ئەوە بە 4 مەرحەلە خوای گەورە ڕێگەی بە محەممەددا جیهاد بکە لامارتین ئەڵێ هەند مسلمانان 800 ساڵ ئیسلام لە هەندا باڵا دەست بووە ئەڵێ بەڵام لە 1947 تا کە هەندا بەش کرا مسلمانەکانی هەند یەک لە سەر 4 هەندیان پێ بڕا ئەڵێ ئەگەر ئیسلام بە زەبری شمشێر خەڵکی بە مسلمان کردووە چۆن 800 ساڵ حکمی ئیسلامی لە هەندا ئەو هەندۆ سوگا پەرستانە چۆن مانەوە لە ژەرسایی دەسەڵاتی ئیسلام ئەو چەندین سەدەیە مسلمانێک یا غەیری مسلمانێک بمایەتەوە أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.